بەمەبەستی دابەزاندنی نرخی نەوت لە بازاردا ئیدارەی ئەمریکا باوکاری گەورە بەکارهێنەرانی نەوت لەوانەش چین و یابان و هندستان سەرقاڵی پرۆژەیەکە بۆ بەکارهێنانی نەوتی خاوی یەدەگی استراتیژی. شیکەرەوانی ئابووری پێیان وایە پێدەچێت ئەم هەنگاوەی جۆ بایدن لە سەراسی دوور کاریگەریەکی ئۆتۆی لەسەر نرخی نەوت نەبێت کە بە بەراورد بە 7 ساڵی ڕابردوو بەرزترین نرخی خۆی تۆمار کردووە. بەڵام پێدەچێت ئەم پێشنیازەی بایدن قەڵغانێکیش بێت بۆ خۆپاراستن لە ڕەخنەکان بەوەی دەستەوەسان بووە لە ئازبەرزبوونەوەی نرخی نەوت بە تایبەت کە کۆنگرێسی وڵاتە لە هەڵبژاردننی نیوەی نزیک دەبێتەوە کە بڕیارە ساڵی داهاتوو بەڕێوە بچێت. لە ساڵی 1975 و دوای ئەوەی ڕاگررتنی ناردەی نەوتی عەرەب بووە هۆی بەرزبوونەوەی نرخی بنزین و زیانێکی گەورەی بە بازاری ئەمریکا گەیاند. ئەمریکا ئەمبارکردنی نەوتی دەست پێ کرد. لە ئێستادا بڕی نەوتەکەی گەیشتووەتە نزیکەی 606 ملیۆن بەرمیل کە لە 4 ناوچەی شاخاوی بە پاسەوانێکی زۆر توندەوە ئەمبارکراوە. بەشێک لە سەرۆکەکانی ئەو وڵاتەش بە تایبەتی لە کاتەکانی جەنگ و ڕووداوە سروشتیەکاندا لە پێناو هێورکردنەوەی بازاری نەوت پەنایان بۆ یەدەگە بردووە. هەوکات دەوڵەتانی ئەندام لە ئاژانسی وزەی نێودەوڵەتی دەتوانن بەشی 90 ڕۆژنەوت ئەمبار بکەن و وڵاتی یابانیش لە دوای هەریەکە لە ئەمریکا و چین گەورەترین ئەمباری نەوتی هەیە. چینیش کە دووەم گەورە بەکاربەری نەوتە لەسەر ئاسی جیهان 15 ساڵ لەمەوبەر بەردەستی بە ئەمبارکردنی نەوتی یەدەگی استراتیژی کردووە. هندستانی سێیەم بەکاربەری نەوتی ژێدەگی نەوتی استراتیژی تایبەت بەخۆی هەیە. بەپێی داتاکانی ئاژانسی وزەی نێودەوڵەتی کۆی نەوتی یەدەگی استراتیژی حکوومەتە ئەندامەکان لە ڕێکخراوی یاریکاری ئابووری و گەشەپێدان تا مانگی ئەیلولی ڕابردوو ملیارێک و 500 ملیۆن بەرمیلی تێپەڕاندووە. دەکرێت سەرۆکی ئەمریکا بە هەمانگی لەگەڵ وڵاتانی دیکەی ئەندام لە ئاژانسی وزەی نێودەوڵەتی لە یەک کاتدا دەست بە بەکارهێنانی بڕێک لە نەوتی یەدەگی استراتیژی بکەن. بەڵام بۆ هەریەکە لە چین و هندستان یەکەمین جارێک کارێکی لەو شێوەیە باوبەشی لەگەڵ سەرۆکی ئەمریکا ئەنجام بدەن. لەم کارەشدا ئاژانسی وزەی نێودەوڵەتی ڕۆڵی خۆی دەبینێت بۆ هەماهەنگیکردن لە ڕاکێشانی نەوتی یەدەگی استراتیژی لە وڵاتە ئەندامەکانی و خستنە ڕووی زانیاری لەبارەی ئاستی نەوتی کۆگاکراو. چەند ڕێگایەکیش دیاری کراوە بۆ دروستکردنی هاوسەنگی لێنەوان بەکارهێنان و پارێزگاری لە یەدەگی نەوتی استراتیژی کە خۆی دەبینێتەوە لە کەمکردنەوەی خواست لەسەر نەوت و بەکارهێنانی کەمترین سوتەمەنی یان گۆڕینی جۆرێک لە سوتەمەنی بۆ جۆرێکی دیکە وەک بەکارهێنانی غاز لە بری نەوت بۆ بەرەمێنانی کارەبا یاخود زیادکردنی بەرەمێنانی ناوخۆی نەوت بە مەبەستی وەرگرتنی زۆرترین سوود لەو نەوتەی لە ژێر زەویدا هەیە.